تێنێت بۆیە میوانداری بەڕێز کامەران دۆسکیمان کردووە کە بەڕێزیان بەڕێوەبەری گشتی کارگەی چیمەنتۆ و وێزگەی کارەبای دابینن ئەوان لە ستۆدیۆ میوانی من کاکامەران بەخێر هاتیوم کاتت باش زۆر سپاس دەستان خۆش بێتوانین بڵین پیرۆزباییتان لە یەکەین ئینشاءڵڵا خەرمان بەرەکەت بۆ و کارە جوانەی کە کردوتانە بتوانن هەمووان بەیەکەوە بۆ کوردستانێکی باشتر هەوڵ بین. پێم خۆشە خۆتان ئامانجە گرنگەکانی و ئەو ئامانجی کە ئێوە هەتانە پێی بگەن چییە لە ڕێگەیم کارگەیەوە؟ بەڵێ زۆر سپاس. طبعا ئامانجی هەموو بازرگانیەک زۆر وازح و ڕوونە کە بازرگانیە بەڵام لە پاڵ ئامانجە بازرگانیە کە ئێمە ئامانجی ترمان هەبوو چونکە ئەگەر دقت بکەیت پرۆژەی پیشەسازی گەورە کەمتر دەتوانین لە عێراق بەعام یان لە هەرێمی کوردستان تێبینی بکەین کە ئەنجام دەدرێتن چونکە بربەستەکانی پرۆژەکانی درێژخایەن کە قازانجیان بۆ دەگەڕێتەوە زیاترە لەوانەی کە لە بووماوەیەکی کورد دەگەڕێتەوە بۆیە ئێمە تەنها ئامانجمان قازانج نەبووە بۆیە هەوڵمانداوە کە زۆرترین خەڵک لەم پرۆژە سوودمەند ببیتن و بەتایبەتی خەڵکی ناوچەکە بۆیە دەتوانین بنێن ئامانجی ئێمە جگە لە ئامانجی بازرگانی ئامانجێکی کۆمەڵایەتی لەگەڵ پرۆژەیەدا هەیە. باشە جیا لەو یاخود با بڵێن ئەو دەستی کارێک کە ئێواڵن یەکێکە لە ئامانجەکانتان و ڕەخساندوتانە زیاتر خەڵکی ناوخۆیە یاخود بیانیشی تایە؟ بەڵێ کە گوتم ئامانجی کۆمەڵاتی گرنگترین خاڵ لەم ئامانجە کۆمەڵاتیە دامەزراندنی خەڵکە لە قۆناغی دروستکردنی کارگەدا کە ماوەی کەمتر لە 2 ساڵ خەریک بووین بە دروستکردنی کارگە زیاتر لە 1200 خەڵک بە بەردەوامی کاری تێدا دەکرد پێکاتبوو لە خەڵکی بیانی لەگەڵ خەڵکی ناوخۆی هەرێمی کوردستان ئەمەش لەسەر چی دەوەستا لەسەر هەندێک بسپۆری وەکو زۆربەی پرۆژەکانی تر بۆ سوودوەرگرتن لە ئەزمموی ئەوان بەڵێ بۆ سوودوەرگرتن بۆ چونکە پرۆژەی کارگەی چیمەنتۆ پرۆژەیەک معمەلی چیمەنتۆ پرۆژێکە کە کەمتر دەرفەت هەیە کە دروست بکرێتن بۆ نمونە لە هەولێر لە دهۆک پێشتر ئەو تەجروبانە نەبووە کە معمەلی چیمەنتۆ هەبیتن و خەڵکی خۆمان بتوانیتن لەم کارگانە خۆیان پێ بگەین و ئێستا بتوانین سوودی لێوەربگرین وەکو کارگەی چیمەنتۆی دابین بۆیە پێویستە سوود لە شارەزای خەڵکی تر وەربگیرین بەڵام لەگەڵ ئەوەشدا بۆ خەڵکی ناوچەکە ئەوانەی دەوروبەری کارگەکە بە زیادەشەوە زۆربەی جار لە هەولێر و سوودمان لە شوێنی تریش وەردەگرێت بۆ ئەوەی مشارکەی خەڵکی پێ بکەین وەکو دەرفەتی کار کەواتە پرۆژەکە زیاتر لەوەی کە خەڵک داوای دەکرد دەرفەتی کارمان هەبوو بۆیە سوودمان لە خەڵکی تریش کردووە و خەڵکی ناوچەکە بە تەواوی ئەوانەی کە ڕەغبەتی کارکردنیان هەبووە جیان بکرایتەوە تا ئێستاش بەردەوامن لە دوای قۆناغی دروستکردنی پرۆژەکە کە ئێستا بەرەو قۆناغی تەشغیلکردن ئەمڕۆ دوای کردنەوەی لەلایەن جەنابی سەرۆکی حکوومەت چوین بۆ قۆناغی تەشغیل باشە لەم قۆناغە ئامانجتانە تا چەند بەرهەمتان هەبێت و بەرهەمەکانیشتان چییە بێت؟ بەڵێ ئێمە بەرهەمی کارگەکە چیمەنتۆیە بەڵام جۆری جیاوازی هەیە سێ جۆری هەیە ڕۆژانە وەکو بەرهەمی چیمەنتۆ لە توانای کارگەکەدا 8300 بۆ زیاتریش ڕۆژانە بەرهەم بهێنێت 8300 تۆن؟ بەڵێ لە 8000 بۆ سەرەوە وەکو توانای کارگە 8300 بۆ سەرەوە دەتوانین لە چ جۆرێک؟ لە جۆری جیاواز بۆ نمونە ئێمە وەکو ئەگەر دەسەواژەکانی زانستی لە بواری چیمەنتۆ دروستکردنی چیمەنتۆ بەکاربین پێڵێن OPC لەوەی کە لە بازار بۆ کۆنکریت و ئەوەی کە لۆدی دێتە سەرێ لەگەڵ نەوعی دووەمیشەیە کە پێڵێن سمتۆ زیاتر ئەوانەی کە بۆ ئیشی سادەتر بەکاردێتن کە لۆدی کەمترە وەکو هەڵبەت ئەمانە شێواز یاخود با بڵێن جۆرێکی نوێن لە ناتوانم بریم جۆرێکی نوێن بەڵام دەتوانم بڵێن بە کوالیتیەکی باشتر و بە تەکنۆلۆژیەکی باشتر دروست گونجاوە بۆ بیناسازی ئەم سەردەمە زۆر گونجاوە و لە سەرەوەی ئستاندەردە جیهانی و عێراقیەکانە چونکە ئێمە بە پێی ئەو تێستانەی کە وەرمان گرتووە لە ناوخۆی کارگە و لە تەرەفی سێمیش کە بۆ ئەوەی دڵنیابین لەوەی کە ئایا جیاوازیمان هەیە یانە لەسەرەوەی ستاندەردەکان دروست دەکەین باشە بەڕێز کامەران بۆ ئەو بەرهەمێکی بکەین ئەو جۆری چیمەنتۆ بۆ هیواین باش ئەم بەرهەمەی کە باسیەکەن و هەتانە بۆ کەرەستەی سەرەتایی پشتان بەچی بەستووە؟ بەڵێ
حەزەکەم بە کورتی هەندێک لە زۆر بە کورتی لەسەر کەرستەکان باز بکەم کەرستەکانی مە چوار جۆر کەرستەی سەرەکیمان هەیە بۆ دروستکردن کە سەرەکیترینیان بەردی کلسە بەردی کلس تقریبان ڕێژەی 1982 بۆ 85 ڕێژەی دروستکردنی چیمەنت و پێکدنی 100% هەر لە شوێنی کارگەکە خۆی هەیە لە گۆمەسپان واتە لە ناو هەولێر ئەوەی دووەمیان خۆڵە خۆلی هەر خۆلی نۆرمالەوەی کە لە هەموو شوێنێکەیە مەش تقریبان 13 بوو 16 بەرهەمەکە پێک دێنیت لە هەموو شوێنێک هەیە ئەمە شتیتر گەچە کە لە گەلی تێکەڵ دەکەن ئەمەش هەر لە خۆی لە ناو هەولێر هەیە کەواتە 1998 بۆ 99 هەموو کەرستەخاوەکان لە ناوخۆی هەرێمی کوردستان مەوجودە و زۆر نزیکە لە شوێنی کارگە تەنها شتێکی 101 بەرهەمەکە پێک دێنیتن خۆلی ئاسنی پێڵێن ئایرون ئۆر ئەوە تا ئێستا لە دەرەوە دەهێنێ هەرچەندە ئەم جۆرە کەرستەخاوەش زۆرە لە کوردستان بەڵام هێشتا خەڵک وەکو بازرگانی دەستی پێ نەکردووە و ئەگەر وەکو کەرستە مەوجودە هەمووی 100% لە کوردستان مەوجودە. باشە ئەو بڕە بەرهەمەی کە باست کرد زیاتر لە 8,000 تۆن بەرهەمەهێنن لە داهاتووە ئەمە پێداویستی ناوخۆ بڕکاتەوە؟ حەزەکەم بریم لە داهاتوونە ئێمە ئەگە ئێستا دەستمان پێ کردووە و بەرهەمەکە لە بازار 8,000 تۆن لە بازارە ڕۆژانە وەکو پێداویستی ناوخۆ وەکو خۆمان غێر منتوجی تریشەیە لە ناو بازار بەڵام پێویستە ئەوەی کە خۆمان 8,000 تۆنەکە بنێرین بۆ دەرەوەی هەرێمی کوردستان زیاتر لە 150 تا 70 ئەو خواستی چۆنە لەسەر بەرهەمەکەتان خواست چۆنە لە خواستی خواستی بازار لەسەر بەرهەمەکەمان زۆر زیادە لە ماوەیەکی زۆر کەمدا 8,000 تۆن بۆ ڕۆژێک کەمیەکی کەم نییە ئەمە کە لە بیداتی کردنەوەی کارگەینە لەوانەیە بۆ فرۆشتن چەند ڕۆژێکی کەم بۆ تێستی پێش ئێستا دەستمان پێکردیە تەواوی بەرهەمەکەمە بەبێ ئەوەی کە 1 تۆن لە ناو کارگە و سایلوکان بمێنێتەوە تەواوی بەرهەمەکان دەفرۆشێ و ڕەغبەتێکی زۆری لەسرە. فیدباکەکان چۆن بوون لەسەر فیدباکەکان زۆر باشن فیدباکی زۆر باشمان بۆهاتیتەوە ئەوەی کە فیدباکە هەمووی بە مختبرات خەڵک پێش ئەوەی تست بکاتن و پاشانیش بە فعلی دامانەتە خەڵک بۆ ئەوەی بە سعری زۆر گونجاو بۆ ئەوەی بەس بۆ خۆیان تست بکەن کە ڕازین لە بەرهەمەکە ئەوجا وەکو بازرگانی و فروشتن و قازانج بیان دەینێ زۆر ڕازینە و داواکارێکی زۆر لەسەر بەرهەمەکە هەیە. زۆر سپاس بەڕێز کامران دۆسکی بەڕێوەبەری گشتی کارگەی چیمەنت و وەسگەی کارەبای دابین لەگەڵمان بووی بۆ هیواین کە بەرهەمەکانتان نەکێ بڕکەی بەرهەمی دەرەوە بکە بگرە لە دەریشەوە بتوانێت پێداویستی دەریشەوە بڕکاتەوە. سپاس بۆ ئێوە هەمیشە کوردستان ئاوادان بێ و دەستان خۆش بێت. زۆر سپاس.